نمایشکردنی شانۆی پیتەرپانە لە هۆڵی پێشەوایی شاری هەولێر. Peter is the most amazing boy who never grows up and can fly almost as well as me. شانۆگەرێکە لەلایەن سەنتەری فیکڵەبەوە ئامادەکراوە کە گرنگی بە چالاکی منداڵان و ژنان دەدات. Children, it's time for bed. Your cousin is here from پیتەرپان بە زمانی ئینگلیزی بە شێوەیەکی لایڤ پێشکەش کرا. تەماشاوانانیش لە چین و توێژی جیاوازی کۆمەڵگە بوون. شانۆکە بۆ ماوەی 2 کاژێر بەردەوام بوو، نزیکەی 100 منداڵیش لە نەتەوەی جیاواز ڕۆڵیان تێدا گێڕا. زۆر شتێکی خۆش بوو بۆ من. تیمی باکستێج ناوازە بوون. خۆشحاڵ بووم بە ناسین یەکتەرەکان و توانیمان هاوڕێی نوێ دروست بکەین و لەگەڵ یەکدی کاتی خۆش بەسەربەرین. شانۆگەری پیتەرپان لە ماوەی 24 کاژێردا 2 جار نمایش کرا. جاری یەکەم 650 کەس بۆ تەماشاکردنی ئامادە بوون و جاری دووەمیش نزیکەی 300 کەس تەماشای شانۆگەریەکەیان کرد. بەڕێوەبەرانی چالاکیەکەش دەڵێن منداڵان لە هەر نەتەوەیەک بن دەتوانن بەشداری لە خول و چالاکیەکانیاندا بکەن. بۆ جاری یەکەم ژمارەی ئامادەبووان زیاتر بوو چونکە بێسەرپەرشتانمان بانگهشت کردن بۆ ئەوەی لەگەڵمان بەشدار بن و هەلی ئەوەیان هەبێت چێژ لەم نمایشە ببینن بۆ ئەوەی لە نێویدا بژین و هەستی پێ بکەن. بۆ ئەوان ئەمە وەکو فیلمێک وا بوو. ئێمە ژمارەیەک منداڵی شەهیدانی کوردستانیشمان لەگەڵ بوون، شەرەفمەند بووین بە ئامادەبوونیان. پیتەرپان کارێکی جێمسباری ڕۆماننووسی سکۆتلەندیە و جگەلەوەی دەیان جار لە وڵاتانی جیهان وەکو شانۆ نمایش کراوە، چەندین جار وەک فیلمیش بەرهەم هێنراوە. ڕۆمانەکە شانۆ و فیلمەکانیش باز لە چیرۆکی منداڵێک بە ناوی پیتەرپان دەکەن کە دەتوانێت بفڕێت و چەندین سەرکەشی لە دوورگەی نێڤەرلاند دەکات. دوورگەکە ژمارەیەکی زۆر وڵاتی ڕەسەنی ئەمریکی چەتەی دەریایی پەری دەریایی تێدایە.